وليرم لرم لا وليرم دلدارم لا وليرم دوتار جوانيك هاتم دوتار جوانيك هاتم تنداكم بمناجيري لرا مولا وليري والله دلدارم لا وليري بجواني خوي دناوزي بعشقي تاري بادي بجواني خوي انازي بعشقي تاري بادي هولا دامي بيت اما مواليد حفتامة دكا 53 سالم اما دا تقريبا 6 ساروي شي دكن 6 ساري ريكا پێشترێ شریکێکمە بوو ئەو خەدیمترە ئەم لەگەری کەتمە ناوی شەکەی بەس ئێستا تقریبان بەس دادەنیشم خەڵکەکەی برایەکانمە و شریکەمەوان ئیشەکان دەکەن مانجی ڕەمەزانە خەڵک زیاتر دێ ئەوانەی کە پێشتر مالیان لێرە بووە ئێستا خێزانیان گەورەتر بووە زۆریان دێنەوێرە خەڵک دێ لە کەرکوو لە سلێمانی لە دوهۆچێ خواردنەکەمان کەلتوریە یعنی بوویتە کەلتورێک لە هەولێرێ ئەمە وەڵاهی ئەمن و شریک کەم سعات تقریبا نوێژی نیوڕای دەکەین و دەینێرە نوێژی نیوڕای دەکەین فتارەکەی لێرە دەکەن جەماعەت حتا نوێژ سبەینێ لێرەینە بە بەردەوامی خواردنەکانمان وەڵی ئەوە ئێستا حلێوەیە ئەوە گوانی حەیوانیە کەبابە گۆشتە جەرگە درە گورچیرکە کۆترە سوسکەیە پرۆژی کوردیە شتمان زۆرە وەڵای من هەر بەخۆم لە تەعجیل لەدایک بوویمە ویلادەتم تەعجیلەوە هەر لێرە بووینە تعجیلی برێم تعجیل لە هەولێرێ بەس تعجیل نەگۆڕایە کەلتورەکە هەروەکی خۆی مایە بیناو شتەکانی پێ هەروەکی خۆیتی خەڵکەکە هەروەکی خۆیتی سادەیە زۆر وەڵی لەم بەتەمەنتر لەوانەیە کە من بەتەمەنەکەی تعجیلی بم لەبەرەوەی سەرەوەی من زۆربیان وەفاتیان کردیا لەمە قەدیمتر لەو منتیقەی نییە قرارم دڵم زۆر بازارە لێرە مەولا ولێرێ دڵدارم لە هەولێرێ لێرەمە لە هەولێرێ دڵدارم لە هەولێرێ لێرەمە لە هەولێرێ دڵدارم لە هەولێرێ دووچاری جوانیەک هاتم دووچاری جوان